بەڕاستی ئەو هەڵوێستەیە لە جێگای خۆی نەبوو لەبەرەوەی ئەوان نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانن، نوێنەری بەغدانین، یعنی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان و ئەو خەڵکی کەوا لێرە دەژیکەوە بژێ و ژیانی لەناو ئەو قوارەیە کە بەخۆینی هەزاران شەهید دروست بوو، هەزاران کەم ئەنداممان هەیە، ئەوان پێویست بوو ببنە نوێنەری هەرێمی کوردستان، بەرگری لە قوارەی هەرێمی کوردستان بکەن، بەرگری لە موچە خۆران بکەن بە پشتبەستن بە بڕیارەکانی دادگای فدرالی. ئەوان ئەوەی کە ڕایان گەیاند ویان نەکرد، تەنها بوونە وتەبێژی لەهەن بە وتەبێژی سەرۆکوەزیرانی با بڵێن عێراقی، ئەوەش کەوا هیچ شتێک نییە لە بۆ کورد بیکەن، لە بۆ موچە خۆرانی هەرێمی کوردستان بیکەن. ئەگەر پێیان وایە لێرانە مەسەلەن خەلەلێک یان شتێک جێبەجێ نەکراوە، دەکرێت لەگە فراکسیۆنە کوردستانیەکان کە وەک ئەوەی کەوا دکتۆر شاخەوان ڕایگەیان کەوا پێویستە لەگەر ئێمە دابنیشتن جێ لە ئێمە بگرێت، اینجا بێن بڕیار بدەن کۆنگرەیەکی لەو شێوەیە ببەستن و ڕای خەڵکی چاواشە بکەن. ئێمە ئەو ڕۆکە ڕامانگەیاند لە ڕۆژانی داهاتوو سکاڵا تۆمار دەکەین لە دژی فراکسیۆنی یەکگرت و مسەنا ئەمین لەبەرەوەی ئەوانە هەستاون بە چاواشەکردنی ڕای خەڵک و شاردنەوەی ڕاستیەکان لە چاوی خەڵکی کوردستان و وەستانەوە دژی قوارەی هەرێمی کوردستان و خوێن شەهیدان.